UK4. کەناڵی UK4 کەناڵێکی سەربەخۆ و بێلایەنە. بەناوی خوای بەخشندەی میرەبان، برایان و خوشکانی بەڕێز لە هەر کوێیەکان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. بەڕێزان خۆشەویستان، ئێمە لە خزمەتتاندا دەبین لە بەرنامەیەکی تایبەت دەربارەی ئەو بڕیاری کە وەزارەتی ناوخۆ لە ساڵی تازەی 2022دا دەری کردووە بە نیسبەتی پەنابەران، ئەو پەنابەرانەی کە تازە دێنە وڵاتی بەریتانیا لە دوای مانگی 1 2022 قرارە کە شوێنی بۆ دابین کردوون و یاخود کەمپی بۆ دابین کردوون لە ڕواندا، ئەوانەی کە دێن بیان نێرە بۆ ئەوێ لەوێ بن هەتاوەکو مافی پەنابەریان یەکلا دەکرێتەوە. ئەمەش نیگەرانێکی زۆری لەناو پەنابەرانە دروست کردووە و خەڵکی لە دڵڕاکی و قەلەقێکی زۆردان، ئەوانەی کە لە هۆستێلەکانن، ئەوانەی کە تەنان خانوویان وەرگتووە و ئەوانەشی کە بەتەمان بێن بۆ بەریتانیا چاوەڕوانی ئەم قرارن کە یەکلا بکرێتەوە و ئەکرێت لەم زوانە ئەم قرارە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و ئەو پەنابەرانەی کە دایان ناوە بیان نێرن بۆ وڵاتی ڕواندا. دەربارەی ئەم بابەتە لەسەر ئەم بابەتە و هەندێک پرسیاری تایبەتی لەسەر بابەتی پەنابەران بۆ ڕەوانەکردنیان بۆ وڵاتی ڕواندا لەلایەن وەزارەتی ناوخۆی بەریتانیاوە ئێمە لە بەرنامەیەکی تایبەتان لەگەڵتان دەبین لەگەڵ برای بەڕێزمان پارێزەر نزار وەیس هەورامی و هەم بەرپرسی پرۆژە خێرخوازیەکانی نێودەوڵەتی کە وەکو شۆرت سات لێرە جەنابیان بەرپرسن لە وارەیە دەچینە لای بەڕێز مامۆستا نزار. سپاس خۆشحاڵی مامۆستا بۆم کاتێک کە پێداین. منیش خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە یەکتری بینین و لە ڕێی کەناڵەکەتانەوە هەنێ ڕاستی دروستی هەیە کە بۆ خوشکوبرایانی کوردمان پەنابەران لێرە ڕوونکەینەوە. مامۆستا ئەگەر یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەین، ئەگەر بکرێت زەحمەت نەبێ پێناسەیەکی جوگرافی ڕوانdaمان بۆ بکەیت. ئەلبەتە ئەزانین کە ڕواندا وڵاتێکە لە ئەفریقا و بۆچی بەریتانیا ئەم وڵاتی هەڵبژاردە بۆی کە پەنابەرەکانی خۆی لێرەوە بنێرە بووە؟ هەڵبەتە ڕواندا وڵاتێکی ئەوەنەی لە جوغرافیایە شەهرەزابم، وڵاتێکە کەوتۆتە ڕۆژهەڵاتی ئەفریقا. چەند ساڵێک ڕواندا بە شەڕی ناوخۆ جینۆسایدەوە لە ساڵەکانی 1994ەوە کە یەکێک بوو لە هەرە جینۆسایدە گەورەکان لە وڵاتەیە پێوەی ناڵانوە. هەڵبژاردننی بەریتانیاش بۆ ناردنی پەنابەر بۆ ڕواندا هۆکارێکی ڕوون نییە بە تایبەت، بەڵام وەکو ئاماژەیان پێکردووە ئەیانەوێ ئینڤێستکەن لە ئابووری ئەو وڵاتەیە، تەنانە 220 میلیۆن پاوەنەیان کە پێشەکی یاونەتێ، هیچ پەیوەندیەکی بە قەزیەی پەنابەرانەوە نییە لەوێت خزمەتیان کەنیاننا، هەر وەکو ئینڤێستێکە. پەنابەران چەنی تێئەچێ، تەکلیفەکەی چەنە، ئەوە بابەتێکی ترە. یعنی ئەکرێ بڵێن کە ئەمان عیلاقەیەکی زۆر بەهێزی ئابووری لە نێوان ئەم دوو وڵاتە هەیە، بۆیە ئینڤێستە وڵاتەکەن ئەگیناخۆ وڵاتی تری ئەم ئەوروپی هەیە کە نزیکی خۆیانن، ینی نانەتوانی کە ئەم پەنابەرانە شوێنیان لە وڵاتانە بۆ دابینکەن. ڕواندا مێژووی هەیە لەوەیە کە وڵاتانی تر پێشووتر پەنابەریان ناردووە بۆ ڕواندا. یەکێک لە وڵاتانە ئیسرائیل بوو، یەکێک لە وڵاتانەی تر ئوسترالیا بوو کە ئوسترالیا پارەیەکی زۆریشی سەرف کرد و دوای ئەوە سەری نەگرت. تەنانە دوای لێ هاو ئوسترالیا تووشی گلەی و گازندەیەکی زۆر بوو لەسەر هەر لەم هەم لە ناوخۆی ئوسترالیایە هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی دەبەرێ پارەیەکی زۆریان سەرف کرد، هاتەوە سەر ئەوەی وتیان کە ئێمە ئەبێ ئیتر ئۆفشۆ کە تەنانەت هەنێ جار سجنی ژەنێرن بۆ وڵاتانی تر وەکو گوانتانامۆ، هاتنە سەر ئەوەی وتیان تر ئێمە بەلەمەکان ئەگەڕێنینەوە، وازیان لەو بەرنامەیە هێنا. بەڵام ڕواندا وڵاتێکی کشتتوکاڵیە، وڵاتێکە وەک پێم وتی دوای ئەو کارەساتی بەسەریا هاتووە ئەوێ خۆی هەسێنێتەوە. لەم سەردەمەشە بە تایبەت خۆراک و نرخی خۆراک و شتانە بەرزش بەرەو بەرزبوونەوە ڕوا، ئەو وڵاتە زراعیانە
زۆر جێی تمۆحی ئەم وڵاتانەی ترن. باش مامۆستا ئەم بڕیارە لەگەڵەوەی کە نیگەرانی تەواوی لای پەنابەران دروست کردووە لە هەمان کاتدا بووە بە جێی مشتومڕ و یاخۆ جێی مناقەشە و ناڕازیبوونی زۆربەی پەرلەمانتاران لە بەریتانیا لە ناوخۆی بەریتانیا و پێیان وایە ئەوانەی کە ناڕازی بم بڕیارە ئەمە بڕیارێکە کە دژی یاسای مافی مرۆڤە ئایا ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ نردی پەنابەران بۆ ڕواندا چەندە لەگەڵ یاساکانی مافی مرۆڤ و یاخود یاساکانی یەکێتی ئەوروپایەکە بێتەوە هەرچەند بەریتانیا کە ئێستا یەکێتی ئەوروپا نەما بەڵام ڕوئیای یەکێتی ئەوروپا لەسەر ئەم بابەتە چییە؟ لە ڕاستیە خودی بەرنامە خودی ئەو قەرارەی کە دەرچووە خودی قەرارەکە هەمووی دژی یاساکانی 1950 نەتەوەیە گرتووەکانە، دژی یاسای ڕێکەوتنەکانی جنێفە، دژی یاسای مافی پەنابەریە. وەکو ئاماژەشێ پێکرد زۆربیان لە ئەندام پەرلەمانەکان کە دژی ئەو قەرارن، بەڵێ ڕاستە دژی قەرارن تەنانەت بە نەخێریش دەنگیان پێیاوە، بەڵام هەتا ئێستا جێگرەوەیەکێ ئەو قەرارەیان نییە کە حکوومەت ئەگەر ئەمە نەکات ئایا چی بکات، چ ڕێگایەکی تر بگرێتە بەر. یعنی ئەکرێ بڵێ ئەمە لە حاڵەتی ناچاریە وەکو چۆن لە ساڵی 2002 کۆتایی 2002 هەندێک پەنابەریان لە کاڵاسی فەڕەنسا هێنا بۆ ئێرە خۆیان بەڕەسمی و کەمپەکەیان داخە ڕێکێک لەگەڵ فەڕەنسا، بەڵام ئەبینی لە دوای 2002 زۆرترین پەنابەر ڕووکردن وڵاتە. یعنی ئەکرێ کە ئەمان پێیان کۆنترۆڵ نەکرێ خەڵکی بۆ بەریتانیا. ڕێگای کۆچی قاچاق یا کۆچی نایاسایی لە سەردەمانێکی زۆرەوە هەبوو. باوەڕ ناکەم هەروە بە ئاسانی بتوانین کۆنترۆڵی ئەو ڕێگایانە بکەن. ئەمە بۆچوونی منە، بەڵام خۆ ئەشکرێ ئەوان لەم کاتەیە بە تایبەتی هەڵبژاردنەکانیان نزیک بۆتەوە. دوای ئەوە ئەو هەموو ڕێگانە یاسایانەی کە لە کاتی لۆکداونا خودی سەرۆک وەزیران کە یاساکانی ئەو یاسایانەی خۆی دەریکردن خۆیان شکانیان بەسەریان ناشکایەوە. چ بابەتێک گەرم و گوڕە بۆ هەڵبژاردنەکان؟ یاسای پەنابەری. ئێمە بمانەوێت ئەمە وڵاتی خۆیانە. ئەگەر چەند کەسێک دژی ئەم بڕیارەش بێ، چەند کەسێکی خۆیانیانەیە کە ئەو بڕیاریان پێخۆشە زۆرینە لەگەڵ ئەو بڕیاریان ئەویش ئەوەی پێخۆشە جارێکتر هەڵبژێرێتەوە. مامۆستا لەپێی زانیاری بەڕێحسان ئەکرێ ئەم بڕیارە لەکەی کوێتە بواری جێبەجێکردن و یاخۆت ئەو کەسانە لەکەیەوە شمولیانەکات کە بنێرێن بۆ ڕواندا لەکەی هاتون بێتە ئەم وڵاتەوە؟ خودی ناوەڕۆکی قەرارەکە ئەڵێ بۆ ئەو کەسانەیە کە لە دوای مانگی 2022 بە نایاسایی داخڵی ئەم وڵاتە بوون، بە تایبەت ئەوانەی کە لە ڕێگەی بەلەمی چووکەوەیە. بۆ کەوتنە کاری ئەم قەرارەش ئایا کەی دەست پێەکەن؟ دەستیان پێ کردووە، وەکو نامەیان ناردووە تێگەی بۆ چەندین پەنابەران. خودی سەرۆک وەزیرانی ئیمزای کردووە هەر بۆ تاقیکردنەوە 50 کەس ئەنێرن، بەڵام شەرت نییە لەو هەموو پەنابەرەیە لە وڵاتەیە 50 کەس شەرت نییە هەر هەمووی بچن کورد هەڵبژێر. یعنی ئەم بڕیارە بۆ هەموو نەتەوە جیاوازەکان ئەوانەی کە پەنابەر دێنە وڵات تەنها بۆ کورد نییە، بەڵام ئێمە وەکو ڕەوەندی کوردی دەرک بۆ نیگەرانێکین کە لە ناو ڕەوەندی کوردیین. بۆ هەموو ئەو نەتەوانەیە، بۆ هەموو ئەو کەسانەیە کە بە نایاسایی یەنە ئەو وڵاتەوە، هەموو ئەو کەسانەش کە یەنە وڵاتەوە هەمووشی هەر کورد نییە، نەتەوەکانی تری تێە، بێگومان نەتەوەکانی تریشی تێکەوێت. مامۆستا بڕیارەکە شتێکی دیاریکراوی تایە؟ ئایا ناردنی پەنابەران بۆ ڕواندا تەنها ئەوانەی کە هەر خۆیانن زەگوردن وەکو ئینگلیزە لە سینگڵن و یاخود شمولی خێزانی شەکە ئەوانەی کە مناڵیان پێوە؟ ئەو پرسیارە و پرسیارێکی جوان بوو. ئەو پرسیارەشان هەر لە بڵین وەزیری ناوخۆ پریتی پەتەڵ کرد. جێی مناقەشەیە ئەو پرسیارە، لەبەرەوەی هەتا ئێستا ڕوون نییە ئایا ژن و ماڵ و مناڵیشی تێکەن. قەرارەکە بە زۆری تەرکیزە لەسەر زگورتی و گەنج، بەڵام بڕیاریان نەیە ئەو ئایا ژن و ماڵ و مناڵی تیا ئەبێت. ئەمە خۆی جێی مناقەشەیە، لەبەرەوەی ئەگەر ئەمان ئەم قەرارەیان دەرکرد بێ بۆ ئەوی کۆنترۆڵی هاتنە ناوەوەی پەنابەری نایاسایی بکەن،
ئەو کاتە و کەسانی کە بازرگانی بە پەڕینەوەی مرۆڤەکانەوەکەن ئەو کاتە ژن و ماڵوم ناڵێنن، یعنی ئەو کەسانی کە ئیش بە بازرگانی بە مرۆڤەکانەوەکەن پارەی خۆیانیان هەر دەسەکەوێ قەرەباڵغی هەر دروستەکەن، ژیانی ماڵ ژن و ماڵوم ناڵیژە لە خەتەراگە لەو ئاوەیە بە هەمان شێوە ژیانی زگورتی. مامۆستا ئەگەر هات و ئەمان ئەم بڕیارە هاتە بواری جێبەجێکردن و خەڵکیان نار بۆ ڕواندا، هیچ زانیاری هەیە لەسەرەوەی کە ئەمان بارودۆخ و گوزارانیان لەوێت چۆنە؟ ئایا لە ئوتێلا بن، لە کەمپا بن و یاخود لێ ئەوکو بەریتانیا خانوویان پێدەن؟ کاگارا من سەیرم لێ خودی سەرۆک وەزیران ساڵی 2018 یعنی من سەیرم لێ ئەم قەرارەیان دەنکرد لەبەرەوەی ساڵی 2018 چەند پەنابەرێک لە ڕواندا لە کەمپێکا بن خۆپیشاندانەکەن دژی ئەو خواردن و ئەو تەعاملێک کە لەگەڵیان ناکرێت کار بە دەستانی حکومی بەداخەوە چەند پەنابەرێکە کوژن. دوای ئەوە یەکێ لەو کەسانەی کە هەر خودی سەرۆک وەزیران گلەیی لەسەر هەبوو پەنابەرێکی سیاسی کەسێکی ناسراوی ڕواندی هەر لەم بەریتانیایە فڕانیان و بردیانەوە بۆ ڕواندا، لەوێ ڕوبەڕووی ناخۆشترین سزا و بە یاساترین محکەمە بۆتەوە. یعنی تۆ ئەتەوێ بڵێ ژیانی پەنابەران لە ڕواندا سەلامەت نییە؟ من ناتوانم ئێستا بڵێم سەلامەت نییە لەم دەقەیە لەبەرەوەی هیچ کەسێک نەچۆتە ئەوێ جارێک بە حسابی ئەمان بێ ئەو ڕواندایی ساڵانی پێشوو زۆر جیاوازترە لە ساڵانی ئێستا، بەڵام تۆ ئەو شێوازەی کە من ئاگام لێ بێ وڵاتێک کە نەتوانێ ئاستێکی گوزەرانی ئابووری باش بۆ میلەتەکەی خۆی، ئاستێکی خوێندەواری، خزمەتگوزاریەکی تەندروستی یان خزمەتگوزاری کۆمەڵایەتی دابینکە، ئایا چۆن نەتوانێت بۆ پەنابەرانی دابینکە؟ ئەمە جێگومانە. باش مامۆستا ئەو پەنابەرانی کە ئەچنە ئەوێ تاکەی لەوێ ئەمێننەوە هەتاوەکو کێسی پەنابەریان یەکلا بێتەوە یاخود دوای یەکلاکردنەوەی کێسی پەنابەریان ئەگەر ئەرێ بوو دێنەوە بۆ بەریتانیا و یاخود ئەگەر نەرێ بوو چیان بەسەر بێت؟ هەنێ جار کە ئەچێتە بابەتی بەرنامە و قەرارێکی تازەوە هەنێ جار 100% سیقەم بە وعدەکانیان نییە. ئەژڵێن ئێستا واڵێ لە خودی قەرارەکەیە ئەیان نێرین بۆ ئەوێ هەتا کێسەکانیان یەکلایی یەکەینەوە، بەڵام لەلایەکی ترەوەڵێ ئێمە هەوڵیان لەگەڵا ئەین کە لەوێ ژیانی خۆیان دابینکە لە ڕواندا، هەنێکە جوابی ژۆردن لەوێ بمێنەوە. یعنی بۆ معنایی خەڵک کە دێ بۆ بەریتانیا لێرە وڵاتی ئەمان و زەمان بە سەلامەتی لێرە بشی، بۆ معنایەگەر لەوێ مافی پەنابەری بەریتانیا شۆڕەکەن یعنی ئەکێ لێ بمێنەوە، ئەمە چەنە لەگەڵ یاسای ئەم وڵاتایە هەبێتەوە؟ قەزیەکەی ئەوان وەک پێمتی لە سەرەتاوە ئەوەیە کەوا لە خەڵک کەنێتە ئەم وڵاتەوە، مەبەستەکەیان کەمکردنەوەی یان نەهێشتنی پەڕینەوەی پەنابەری نایاساییە، بەڵام ئایا تا چەنێ لەوێ ئەمێننەوە هەتا ئێستا ڕوون نییە. من ناتوانم لێرەوە بڵێم ئەهێڵن لەوێ بن یا ئەیان هێننەوە بۆ ئێرە دوایی شتەکە ژوا دەرنەچی. مەبەستەکەم ئەوەیە لەسەر ئەو قسەی بەڕێز کە کردن، یعنی ئەکرێ خەڵک پەنابەر لە ڕواندا مافی پەنابەری یەکلا بکرێتەوە و مافی مانەوەی وەرگێ لە بەریتانیا، بەڵام لە ڕەواندا بژی خۆی قەرارەکە واڵێ هەڵێ هەوڵەیە کە لەوێ ژیانیان دابینکن، هەنی حەزەکەن لەوێ بمێنەوە تا بیان هێنن بۆ ئێرە. بەڵێ دیارە ئەمە زیاتر نیگەرانی لای خەڵک دروست دەکات، لای پەنابەران بە تایبەتی کە ئەوان هاتوون لە بەریتانیا عوزما بژین، بەڵام ڕەوانەی ڕەواندا بکەین لە وڵاتی ئەفریقی بژین، و ئەمە زیاتر جێگەی نیگەرانیە و ئەکرێ زیاتر دەنگی ناڕازی لە پەرلەمان لە ڕێکخراوە مەدەنیەکان بەرز بکرێتەوە بۆ ڕاگرتنی قەرارە. ئێوە جەنابتان چەندە ئاگادارن یاخود چەندە ئەم دەنگە ناڕازیە بەڕەسمی چووەتە بەردەم بەرپرسانی ئەم وڵاتە؟ هیچ کراوە بۆ ڕاگرتنی ئەم قەرارە؟ دەنگانێکی ناڕازی هەیە لەسەر ئاستی پەرلەمان، لەسەر ئاستی ڕێکخراوە مرۆییەکان، لەسەر دەستی پارێزەرانی بواری پەنابەری، لەبەرەوەی وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد ئەو قەرارە دژی هەموو
ئەو ڕێساوی یاسایانەیە کە لە خزمەتی پەنابەریە لە خزمەتی مافی مرۆڤ دانراوە. بەڵام وەک پێمتی هەتا ئێستاش کە بەڵێنیان ناوە کە دژایەتی بکەن هیچ ئۆپۆزیسیۆن یا ئەوانەی کە دژایەتیەکەن هیچ ئەڵتەرنەتیڤیەکیان نەهێناوە، قەرارێکی تریان نەهێناوە کە جێی ئەمە بگرێتەوە. ئەمەش جێی گومانە. بەڵام هەموو قەرارێک من خودی خۆم وا هەست سەیرەکەم زۆربەی ئەوانەش پارەیەکی زۆری تێچێ، پارەیەکی زۆرەکەوێت لەسەر ئەم وڵاتە بەتایبەت لەم کاتەیە کە ئینفلیشن بەرز بۆتەوە و باری ئابووریان هەر لە مانگی سەیەیە کە گەشەیەکی وای بەخۆیەوە نەبینی، پارەیەکی زۆر تەکلیفەکە لە خودی پراکتیکیەوە لەسەر ئاستی دژوەستانەوەی یاساییەوە لەسەر ئاستی ئەوەی کە پارەیەکی زۆری تێچێ قەرارێکی قورسەکە بە تەواوی تەطبیقی. ئێوە وەکو پارێزەری کورد ئایا وەکو تاکیا خۆ کۆمیونیتی کوردی هەوڵتان داوە بۆ بەشداریکردن لەو دەنگە ناڕازیانەوە یاخود ڕاگرتنیان بڕیارە؟ خودی خۆم وەکو ڕێکخراوی شۆستارتی بەریتانی پەیوەندیم کردووە بە هۆم ئۆفیسەوە، پەیوەندیمان کردووە بە لایەنەی پەیوەندیدارەوە و پێش و تریش بۆم باسکردی، ئەڵێن ئەم قەرارە جیاوازترە، چاوەڕێ ئەکەن بزانن دەرەنجامەکەی چۆنە بێت لە مشت و مڕان تێگەی. بەڵام هەتاوەکوی ئێستا هیچ وعدێکی وایان پێ نەیاوین. هەموو مبەڕیدەکەشیان ئەوەیە ئەمانەوێ قەبرسانێک لە ناو ئاوا دروست نەبێ خەڵک لەو بەرەوە پەڕێتەوە بۆ ئەمبەر، ئەمانەوێ کۆتایی بەو بازرگانیە بێنین کە بە مناڵ و گەنج و خەڵکانی بێتاوانەوە ئەکرێت. ئێمەش لەو چاوەڕێیان، بەڵام بەداخەوە وەکو کمیونیتی کوردی وەکو پارێزەرانی هەمومان کۆ نەبووینەتەوە خزمەتێک بکەین لە پێناوی ڕاگررتنی ئەم قەرارەیە لەو هەوڵێکی زۆریشی ئەوێت. بەڵام پەنابەر بۆتە قوربانی لە بینی ڕێگای هاتوونەهات لەسەر دەستی یاسای بڕیاران لەسەر کەیسەکەی، لەسەر دەستی ئەوەی مەحامی و محکەمە چۆن بڕیار لەسەر کێسەکەی، هەمووی بەداخەوە هەمووی بارێکی گرانە بۆ سەر پەنابەران. هەمۆفیس پێم وابێت لەم ڕۆژانەی ڕابردوودا دەستکاری هەندێک یاسای پەنابەری کردووە وەکو هیومان پرۆتێکشن HP کە گوایە کەمی کاتەوە 5 ساڵ بۆ 2 ساڵۆنی و یاخود ڕفیوجی کردووە بە ڕفیوجی دەرەجە 1 و دەرەجە 2. هەندێک گۆڕانکاری کردووە. تۆ پێت وانییە ئەم گۆڕانکاریانش زیاتر بۆ ئەوەیە کە زەختی بێت لەسەر پەنابەران، ینی ئەو لێشاوە پەنابەری کە دێنە وڵاتی بەریتانیا کەم بکرێتەوە؟ هۆم ئۆفیس وەزارەتێکی زۆر قەلەقە، وەزارەتێکی زۆر مەشغوڵە. خودی پریتی پەتەڵوتی یاسای پەنابەری و میکانیزمی پەنابەریمان لە ئاڵۆزیەکی گەورەیە تێگەی. ئینجا بێتە سەر ئەوەی کە ئەوان دەستکاری قەرارێک بکەن یا شێوازی جوابێک بگۆڕن بۆ جوابێکی تر یا کەمیکەنەوە، دڵنیا بە لە دەستیان یەت ئەو ئیشانە بکەن. خودی ئەو قەرارە هێشتا بە تەواوی نەچۆتە واری جێبەجێکردنەوە، زۆر شتیان لەسەردا نەناوە. بەڵام ئەشێ هۆم ئۆفیس بەو جۆرە قەرارانەیە بڕواتەوە و هەروەها ئەوەی تەرکیزی لەسەرکەن ئێستا ئاستی کرمناڵەتی، ئاستی تاوانی ئەو کەسانەیە بە تایبەتەوانی جواب تازەکەنەوە بە باگراوندی تاوانیان ناتەیە پەڕن. لەلام سەیر نابێ ئەگەر بێت و قەرارێ دەرکە جۆرەکانی جواب بکە بە جوابی دەرەجە 1 دەرەجە 2 یا هیومن پرۆتێکشن ساڵەکانی کەم کاتەوە، هەموو شتێکیان لە دەزیێت. واتە ئەکرێت کەسێ ئەگەر کرایمێکی هەبێ واتە تاوانێکی هەبێ جوابەکەی ڕابگیردێ جوابی پێ بدرێتەوە. کاگارام تاوان تا تاوان کەوتوو. خودی خۆم کە لەو بوارەیە ئیشەکەم تاوانە گەورەکان هەیە، ئیندەکتیبل کرایم، ماینە ئۆفێنسیشمان هەیە، تاوانە بچکۆلەکان، و تاوانی ترمانەیە پێتی کرایم، تاوانی هەر لاوەکی کە ئەشێ هەموو یەشێ ڕۆژێ لە ڕۆژانە تاوانانە بکە. ئەو تاوانانەی کە سجن ئەکری بە تایبەت
حکمی لەسەر خۆی ئەوە تەئسیرەکاتە سەر جنسیە و سەر مستەقبەلێ. يعني حكم دیاری کراوە مثلا چەندێ حکم بخوات ئەوەندە ئیتر تەئسیرا لەسەر تازەبوونەوەی مافی پەنابەری یاخود داواکردنی بە هاوڵاتی بوونی جنسی لە 2 ساڵەوە دەست پێەکە. واتە کەسێکە 2 ساڵ حکم بدرێت لە 2 ساڵەوە نەک جنسیە نەبینێت لە 2 ساڵەوە ماوەیەکی دیاریکراو جنسیەکەی دواخەن لە 4 ساڵەوە ماوەیەکی زیاریتر ئەگەر تاوانەکەش یەکێک بێت لە تاوانە قێزەونەکان بە دڵنیاییەوە جنسی نایەن. مامۆستا ئەمە سەرنجی ڕاکێشان کە کۆمەڵێک گەنج یاخود کۆمەڵێک پەنابەری تازە بێنە وڵاتە بەداخەوە هەندێکیان تووشە بنیاتیەوە گولێن لە هەندێک تاوان کە وای لێ دێ بچنە سجنەوە حکم بدرێن. ئەمە تا چ ڕادەیەک لە سەرەتای پرۆسی پەنابەریە کاریگەری هەیە ئەگەر کەسێک تاوانێکە لە وڵات. هەموو کەسانەی کە یەنە ئەم وڵاتەوە وڵاتێکی تازەیە بەوە بە تایبەتی هەموو کەسانەی کە یەن گەنجن کە یەنە ئەم وڵاتەوە وەکو گەنجیش هەنێ جار درگ نابا بە کۆمەڵێک شت لەوانەیە تاوانێ بکات لە لای ئەو هەر بە تاوانیشی نەزانی بێت بەس لەبەرەوەی شارەزای یاساکە نییە بە تاوانێک بەسەری هاشکێتەوە. بەڵێ هەنی واتە کاتێکە بوو بە تاوان لەسەر ئەو ئیتر عوزر نییە بۆی کە نەیزانیوە یاخود بە یاسای وڵاتە ئاشتانە بووە تاوان هەر تاوانە کە گەشتە یاسا و محکەمە ئەو کەسە ئیتر خەسارۆمەند نەبێت خۆی ئەکەوێتەوە سەر مناقەشە ئەوانە لەسەر هەموو تاوانێک دوو جۆر هۆکارمان هەیە میتیگەیتن فاکتەمان هەیە هۆکارە باشەکان کە مناقەشەی لەسەرەکەی بۆ نمونە ئەو کەسە بە یاسای ئەم وڵاتە شارەزان نەبووە نەیزانیوە هەموو ئەم شتانە ئەشێ بچێتە بابی ئەوە کە ئەو کەسە حکومەکەی بۆ کەم بکرێتەوە یان ئیفراز بکرێت. بەڵام لە هەمان کاتیشە ئاگرڤیتن ماتەما فاکتەمان هەیە هۆکارە زەقەکان کە لەوانەیە ئەو تاوانەی بە ئەمدی کردبێ یا تاوانەکە تاوانێکی گەورە بێ جێی ئەوە نەبێت کە ئەسڵەن محامیەک کە کێسەکەی داڕێژێ یا بیا بە بارستەیەک لە محکەمە دیفاعی لێ. مامۆستا بابەتێکی جیاوازە بابەتی تاوان ئێمە ئەمچینەوە سەر بابەتێکی خۆمان کە نردنی پەنابەرە بۆ ڕواندا. بەوەچوونی بەڕێزت ئایا کە بەریتانیا دەیەوێت پەنابەری ئوکرانی کە وڵاتێکی ئەوروپیە وەریان بگرێت ئەمە کاریگەری لەسەر ئەم قەزەیە نییە کە ئەمە هۆکارێ بێ بۆ ئەوی کە پەنابەری قەومەکانی تر بنێرن بۆ ڕواندەوە خڕێگریکەن لە نەتەوەکانی تر کە پەنابەر بێنە وڵاتە هەتا وەکو وڵاتی ئۆکرانیا پەنابەرەکانیان ڕوو بکەن. قەزیەی ئۆکرانیا قەزیەیەکی ئاڵۆزە هەر لە کوردەواریە ئەڵێ دوژمنی دوژمنەکەم دۆستمە ئەگەر ئەو ئۆکرانیانە شەڕیان نەبووە یا مەسلحەتی خۆیانیان نەبووە هەمان شێوە باسی ئەوانیشە کرا و بە هەمان شێوە ناڕازیان دەرەبڕی. خودی هۆمۆفیس قەراریا بوو کە 150,000 پەنابەری ئەوروپی ئۆکرانی بێنێتە ئێرە هەتا ئێستا کەسیان نێنا یان ڕێژەیەکی زۆر کەمیانێنا. هەنی خەڵک هەیە ژووری حازر کردووە ئەڵێ داوای ڤیزەم کردو سیستمی ڤیزەکەیان ئەمەنە قورسیان کردووە بۆیان پەنابەرەکان لەو شەڕەش ڕای کردووە لەسەر حدودەکاندا ئەنیشێت یا ئەچێتە وڵاتێکی تری تەنیشتی تااقەتی نییە بێ بۆ بەریتانیا. هۆمۆفیز وەک پێم دی هەنێ جار کە فشاریان لەسەر بوو بۆ نمونە ساڵەکانی 2002 هەنێک کوردیان لەو بەرەوە هێنایە ئەمبەر هۆمۆفیز فشاری لەسەر بوو ئەو کوردانەیە نایە ئەمبەر و جوابیان نانێ. دوایەوە لەو ساڵانەی ئەخیرەوە کە ئەوانەی کە جوابیان نەبوو خودی خۆم یەکێک بوون لەوانەی کە کەوتمەوە قەرارەوە قەرارێکی دەرکرد کە جواب با بەو کەسانەی کە چەند ساڵێکە لێرن لە دەرەوەی یاسا ئیمیگریشنیش نەگەوەی کە قەناعەتیان بە کێسەکەمان کرد بێ وەکو خێرێک ئەو جوابیان ناین. مامۆستا لە سەرەتای بەرنامەکەەوە باست کرد کە لە پێشینەی هەڵبژاردنداین لە وڵاتەیە بۆی ئەم ڕیاری دەرکردووە کە ئایا لایەنی دەسەڵاتدار ئەیەوێ دەنگی زۆرینەی دەنگدەرانی خۆی بەدەست بێنێ مسۆگەری بکە بۆ پێیە بێ کە دیارە دانیشتوانی بەریتانیا ینی لەگەڵ ڕێگیری پەنابەرن بێن بۆ ئەم وڵاتە و یاخود پشتگیری ئەم بڕیارە ئەکەن کە لایەنی پەیوەندیدار کە دەری کردو بۆ ڕەوانەکردنی پەنابەران بۆ ڕواندا. هەڵبەتە وەکو دانیشتوان بڵین وەکو خەڵکی ئەم وڵاتە دابەش بوون بەسەر دوو بەشە چ لە سیاسیەکانیشی چی لە خەڵکەکانیشیان
ڕاید وینگەکانیان هەیە و لێفت وینگەکان ڕاستڕەوەکان و چەڕەوەکان لەم وڵاتەیە ڕاستڕەوەکانیان زیاتر ڕێگەسپەرستی ترن زیاتر پشتگیری و دڵخۆشن بەو قەراراتانەی کە دەرەکرێت دژی پەنابەران دژی بێگانە بەعام دژی ئاینە جیاوازەکان بەڵام هەر لە هەڵبژارنی شارەوانیەکان کە بینیمان خودی ئەو کنسەرڤەتیڤ کە ئێستا لەسەر حکومن شکستێکی زۆریانێنا بەڵام دەنگەکان بەداخەوە نەگەشتە ئەو ئاستەی بۆ لەیبە یا حیزبەکانی تر لەو ئاستەیان نەبوو کە بگاتە ئەوەی ئەگەر هەڵبژاردننی گشتی دەسەڵات بگرنە دەست یعنی ئەو خەڵکانە زۆرترن کە بەو بڕیارانە خۆش دڵخۆشن بۆ معنایی کە وەکو لە ڕابردووە بینیمان بۆ برێکسیت دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا هەرچەند کە ناڕازیەکی دەنگێکی ناڕازی زۆر هەبوو لە پەرلەمان بەڵام بە زۆرینە نەگەشتنە ئەو دەنگەی کە بڕیارەکە ڕابگرن یعنی ئەکرێ بۆ ئەم بڕیارەش کە پەنابەر برێرن بۆ ڕاوەندەوە یاخود بۆ هەر بڕیارێکی تر کە بیانوێ بەریتانیا بەتوانێت جێبەجێ بکات کاگارام وای لێ هاتووە خودی خۆم گومانم لە سیستمی دیموکراتی و سیستمی دەنگان هەیە لەبەرەوەی بۆ ئەو برێکسیتە دەنگەکان ئەوەنە نزیک بوون لە یەکەوە تەنانەت لێکجیابوونەوەی سکۆتلەنداش یعنی بزەبت ناتوانم بڵێم کە سیقەیەکی تەواوم هەیە بە سیستمی دیموکراتی و بە سیستمی بژاردننی دەنگانیان ئەشێ هەموو شتێکیان پێ بکرێت مامۆستا بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەچێت زۆر بە کورتی ئەوە دووبارە بکەم و یاخود ئەو پرسیارە جارێکتر وەڵامەکەیمان بۆ ڕوون بکەیتەوە ئەم بڕیارە لەکەی بەعەمەلی ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و یاخود وەکو زانیاری بەڕێستان شمولی سینگڵە یاخود فامیلیش بە هەمان شێوە تێوەگلێن لە ڕەوانەکەدیان بۆ ڕەواندا لە کۆتایی بەرنامەکەیە ئەو قەرارە هەموو ئەو کەسانە ئەگرێتەوە کە لە دوای جانیوەری 2022 هاتوونەتە وڵاتەوە وەکو تەطبیقکردنی هێشتا بەس نامەیان ناردووە بۆ نزیکەی 50 پەنابەر کە بیان نێرن بۆ ئەوێ و مەجای 2 هەفتەشیان ناونە تێک کە بڵێن ئەپێڵکەن هۆکارەکان بڵێن و هەروەها وەک پێشووتری ژاماژەم پێ کرد هێشتا ڕوون نییە ئایا ژن و مناڵ ئەگرێتەوە بەڵام دڵنیام لەوەی کە ئەیانوت کەسانی زیگورتی ئەگرێتەوە یعنی ئەکرێن 50 کەسەوەکو تاقیکردنەوە بنێرن ئەگەر سەرکەوتوو بن بەردەوام بن لەو پرۆسەیە و یاخود ئەگەر سەرکەوتوو نەبن تا شەخصەکەن لە بڕیارە ئەشێت وەکو تاقیکردنەوە بیان نێرن 50 کەسێک هەتاوەکو بۆیان دەرکەوێ بزانن یا سەرکەوتوو ئەبن یا سەرکەوتوو نابن لەبەرەوەی ئەگەر بێت و کۆمەڵی خەڵکانێکی زۆر بنێرن بەجارێک لەوێ شتەکان وا دەرنەچێت کە ئەمان باسییان نەکرد دوایی وەک پێمتی وەکو ئوسترالیا ئەبێ پارەیەکی زۆر تعویزێکی زۆر با بۆ کەسانێک کە چوونەتە ئەوێ لەبەرەوەی ئەوێ ژیانی ئەوێ زۆر جیاوازترە ڕوانداش وڵاتێکە وەک پێمتی ڕابردوویەکی پاکی نین لە مافی مرۆڤ خۆشیانەوە زانن ئایا ناردنیان حتممە گومانێکی تایە مەبەستێکی بازرگانی لە پشتەوە هەروەک چۆن لێرەش لە وڵاتەکانی خەڵک لە دیتێنش نابوون هەتاوەکو ناوەڕاستی ساڵی 2017 لەو ساڵایگە کەسە دیتێنشن کرابێ تعویزیان بۆکردنەوە ئەکرێ ئەگەر بڕیارەکە سەرکەوتوو نەبوو یاخود ئەگەر بە نایاسایی ئەندێ مامەڵەکرا لەگەڵ پەنابەرە لە داهاتوە تعویزکەنەوە بۆ کەسانە ڕووی یاساییەوە هەموو کەسێ ئەگەر بە نایاسایی ڕفتاری لەگەڵا بکرێ ئەتوانی تعویز کرێتەوە ئەگەر لاجیئی ئەگەر جوابێ هەیە جوابێ نییە هاوڵاتی ئەم وڵاتەی بەڵام وەکو پێم وتی خودی ناردنی خەڵک بۆ ئەوێ ئەم 50 کەسە وەکو تاقیکردنەوەی من دڵنیام جێبەجێکردنی قورز ئەبێت لەبەرەوەی پێشووتر وڵاتانی تر ئەو قەراریان دەست پێ کرد و ئیشیشیان پێ کرد بەڵام سەری نەکرد هیوادارم کە ئەڵتەرنەتیڤێکی تر دانێن وەکو خودی خۆمان من ئەوەم تەڕێح کرد بۆ هەر لە بیریشم چوو لە سەرەتاوە پێ بڵێم لە باتی ئەوەی خەڵک بنێرن بۆ ڕواندا
محکەمەکانی ئێرە سەریعترکەن، دیسیژنەکان لێرە سەریعترکەن. بەڵێ بە بۆنەی کۆرۆناوە خەڵکانێکی زۆر لە ئوتێلا دانراون، خانووەکانی هیچەمۆ خانووەکان وەرگرن، خەڵکەکان دابشکن بەسەر ئەدرەسە، بە سەریعی دیسیژنەکان قەرار بن. ئەگەر ناردنەوەش بێ بۆ ناردنەوەی وڵاتەکەی خۆیان بێ، وەکو دانیمارک. مامۆستا جەنابەت باس کرد کە ئالتەرنەتیڤ نییە بۆ ئەم بابەتە، بۆیە پەنابەرێنێن بۆیە کە ئەمی کە تۆ باسەکەی ئەمە ینی هەڵبژاردێکی باشە بۆ ینی هۆکارچی بۆی کە هۆمۆفیس دەسوبردێ لە ئیکلاکردنەوەی کەیسەکانی کە لەبەر لە سیاتی ناکات. هۆمۆفیس کێسەکانی ئێستا نین، کێسیان لایە چەندین ساڵ کەوتووە بەسەریەکە تێگەی، تەنها هەر کوردیش نییە لە وڵاتەیە، چەندین خەڵکانی ترن لە نەتەوە جیاوازەکانت لە وڵاتەیە. بۆچی ئەو تەرحەی من کە یاومە بەڵێ زۆر پشتگیریشم بۆ پیا کردووە، بەڵام ئەمە ئەکەوێتەوە مناقەشەی بەرنی ئەندام پەرلەمان و بنکەکانی دەسەڵاتی ئەم وڵاتەیە کە هاوز ئۆف کۆمن و هاوز ئۆف لۆردز ئەوان قەرارەکە لە بینی هەردوو لایەنە یەت و ئەچێ هەتاوەکو ئایا ڕەفزەکرێتەوە یا سابتەکرێت. بەڵام ئەوەی ڕاستی بێ هەتا ئێساژەر لە مناقەشەیان بربەستێک یان جێگرەوەیەکیان نییە بۆ ئەو قەرار. بەڕێستان هەوڵێکی جدیتان لەسەرم بابەتە دا بۆ ئەوەی کە ویتان کە بە هۆمۆفیزەوە کرد هەوڵتاندا بۆ ڕاگرتنی ئەم قەرارە. ئایا ڕسپۆند یا وەڵامی هۆمۆفیس چی بوو بۆ هەوڵەکەی جەنابتان؟ ئێمە پەیوەندیمان بە هۆمۆفیسەوە کردووە. وەڵامی ئەوان وەک پێم وتی قەرارێکە، ئەوان ئەڵێن ڕواندای ئێستا جیاوازە لە ڕواندای ساڵانی پێشووتر، قەرارێکە وەکو پارێزگاری لە ژیانی ئەو کەسانە بۆ ئەوەی لە ڕێ قاچاقا هیچیان لێنێ کە بەنایاساییەنە ئەم وڵاتەوە ئەیان نێرین بۆ ئەوێ کە کێسەکانیان یەکلایی بکرێتەوە. چاوەڕێژەکەین هەتاوەکو ئێستا هیچ لایەنێ وەک پێم وتی نەهاتوونەتە سەر ئەوەی کە جێگرەوەیەکی بۆ دانێن کە دژایەتی بتوانن بە تەواوەتی جێگرەوەی ئەم قەرارە بێت. مامۆستا دوهەمین پرسان بۆ بەڕێزێت و یاخود دوهەمین وتەی بەڕێزێت بۆ چوونت لەسەر ئەم بابەتە کە نیگەرانێکی زۆری لە ناو پەنابەرانە دروست کردووە، چی ئەوانەی کە ئێستا لە بەریتانیان و چی ئەوانەی کە یانە بێن بۆ بەریتانیان. دوهەمین قسەی بەڕێزت چییە بۆ ئەوانە کە دێن؟ چونکەم هەندێک خەڵک پێی وایە بیاوێ لەم بڕیارەدا خۆی بشارێتەوە لە وڵاتەیە و یاخود هۆتێلە یاخود ماڵەکەیەتی هۆستێلە بەجێ بێڵێ. ئەوانەی کە دێنە ئێرە مەسەلەن ئەگەر هات و ئەم بڕیارە جێبەجێکرا بەسەریانە، دوهەمین وتەی بەڕێزت چییە بۆ ئەوان؟ کاگارام خودی خەڵک بێ بۆ ئێرە یا بۆ نەیە بۆ ئێرە، خۆی سەفەر هەموو سەفەرێک داخوازی و قەرارێکی شخصی هەموو کەسێکە. وەکو خودی خۆم هەموو ئەو قسانەی کە کردمان گەرانتیەک نییە بۆ ئەوەی کە خەڵک بنێرن بۆ ئەوێ، یاخود خوانە خواسە من ناڵێم بە خەڵک وەرن بۆ ئێرە یامەیەن بۆ بەریتانیا. سەفەر ئەوە چۆیسی نەفەرەکانە، چارە نووسازە، من ناتوانم تەداخلی ژیانی شخصی کەسێکی تر بکەم. بەڵام یەیتە هەج وڵاتێکەوە ئەبێت تۆ لە واقعێک ڕاکەی، یەیتە واقعێکی ترەوە هەروە ئاسان نابێت، ئەبێت ڕوبەڕووی هەنێ کێشە ئەبیتەوە، ئەبێدان بەخۆ تا بگری. هیوادارم وەگوتم هیوادارم کە سەر لە کەس نەشێوێت، هیوادارم کە بەرهەڵستیەکی باش بکرێ و شکست بێنێ. زۆر سپاس بۆ برای بەڕێز مامۆستا نزار وەیس هەورامی بۆ کاتێکی پێداین. بەڕێزان خۆشەویستان، بەم شێوەیە دێینە کۆتایی ئەم بەرنامەیە. ئومێد دەکەین کە توانی بێتمان وەڵامی هەندێک لە پرسیارەکانی ئەوەی بەڕێز بدەینەوە. بەپێی ئەو گفتوگۆیی کە من و مامۆستا نزار لەسەر ئەم بابەتە کردمان، بەڵێ بڕیارەکە لە لایەن وەزارەتی ناوخۆواتە هۆمۆفیزەوە دەرکراوە بۆ هەندێک پەنابەر کە بچن بیانێرن بۆ ڕواندا، هەتاوەکو کەیسەکانیان کەیسی پەنابەریان یەکلا ئەکرێتەوە و ئەو کەسانە شمولێکات کە لە مانگی 1/2022 هاتوونەتە ئەم وڵاتە یاخود دوای ئەو کاتە دێنە ئێرە، بە تایبەتی ئەوانەی کە بە بەلەمی چوب دێنە ئێرە و ئەکرێ ژن و منداڵی تێدا بێ یەکلا نەبووێتەوە و نازانین هەتاوەکو کەی لەوێ ئەمێننەوە. گوایە کە هەتاوەکو هەندێک لەو پەنابەرانی ئەگەر ماف پەنابەریش وەرگرن
بە قسەکانی مامۆستا ئەکرێ لەوێ ژیانیان مسۆگەت بکرێ و بمێنەوە واتە ئەو کەسێک کاتەوە بەریتانیا لە ڕواندا بژین و دەشکێتە بواری جێبەجێکردنەوە بەم زوانە هەندێک خەڵک وەکو تاقیکردنەوە ئەنێرن بۆ ئەوێ نزیکەی 50 کەسێک کە تا ئێستا نامان بۆ چوو ئاگاداریان کردوون کە خۆیان ئامادە بکەن بۆ ڕواندا ئومێد دەکەم کە ئێوە بە ساغ و سەلامەتی بگەن بە ئاوات و ئامانجەکانی خۆتان و ئێوە لەو کەسانە نەبن کە تاقی ئەکرێنەوە بە ژیانتان لە بەریتانیا ژیانێکی خۆش و بەختەوە و کامران بێت تاوکو بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ هیوای تەمەند درێژی و کامرانی بەختەوەریتان بۆ دەخوات. زۆر سپاس مامۆستا. زۆر سپاس. هیوادارم هەموو لایەکان سەلامەت بن، هەموو لایەکان بە ئاوات و ئەمانجی خۆتان بن. سپاس بۆ هاتنتان بۆ شوێنەکەی ئێمە و خۆشحاڵ بن. کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا.